أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم. ما شاء الله. أولئك هم الفاسقون. الله أحسنت. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. والله الذي
القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. الله 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 أحسنتم ما شاء الله. والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى. والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى. يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی سەدای زێڕین، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و تەراویحی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بفەرمێت. خۆشەویستان و بەڕێزان، مانگی ڕەمەزان مانگی دابەزینی قورئانی پیرۆزە لەسەر محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئەم مانگە پیرۆزە زیاتر کاتەکانمان تەرخانەکەین بۆ خوێندنی قورئانی پیرۆز و پێشکەشکردنی ئەم جۆرە بەرنامانە لە کەناڵە جوانەکەی ئاسمانی پەیامەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە نێو مزگەوتی دارولئیحسانەوە لە مزگەوتی جامیعەی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەلامی خواتان عەرزەکەین. ئەمڕۆیش میوانێکی دەنگزوڵاڵ و سەدایەکی زێڕینمان لەگەڵە. بە خۆشحاڵیەوە ئەچینە خزمەتی و لێرەدا میوانی بەرنامەکەمانە. مامۆستا گیان زۆر بەخێر بن. سلامت بن یا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ممنونم. سلامت بن. ساغ و سلامت بن. بەخێر بن یا ئەگەر پێناسێکی خۆتوان بۆ بکەی بۆ بینەرانی بەڕێز خراپ نابێ. منیش عەرز ئیسلام هەست لە خزمەتتانە. بەخێر بن ئینشاءالله. خوا سەلامەتتان بێ. هەروەها کاناڵی پەیام و ئەوانەی کە کارەکەن و زەحمەتێک کێشن ئینشاءالله خوا تەوفیق هەرچە بیشترتان بە. ئامین ئینشاءالله. من فەرزاد زەنسەلیمیم، دانیشتووی شاری سنە، حدود 20 ساڵە کار قورئانی یەکەم، وەلی بە سوورەتی ئەوا حرفەیی و ڕێکۆپێکتر حدوداً شاید 10 ساڵێکە. ماشاءالله. هەم لە دارالقورئانە مدیر دارالقورئانم لە ئامۆژپەروەرشە، حدوداً 30 تا 40 نەفەرێک دانش ئاموزمان هەسیانەیە تەڵەبە. ماشاءالله. و تەکیان ناکارەکەین ئینشاءالله. ماشاءالله. لەشتان ساوێ. ئەم دارالعلومەی کە جەنابەت باست کرد تایبەتە بە قورئانی پیرۆز لێرە لە شاری سنە؟ دارالقورئانە. دارالقورئان، بەڵێ. چەند ساڵە دامەزراوە؟ فعلاً دارالقورئانی ئێمە 3 ساڵێکە دامەزراوە، وەڵێ قەبلەن دارالقورئانەکان تریش لە شار سنە فعالیەتیان بووگە هەسیان شاید 20 ساڵە 30 ساڵە کارەکەن. بەڵێ. ئەوان قەدمەتیان بیشترێکە لەیان. ڕاستە فەرمی. جەنابەت هەر لەو موەسسەسەیەوە فێری قورئانی پیرۆز بووی یان لە شوێنی ترەوە؟ نەخێر، من قەبلەن هەر بە مناڵی کە لە مەدرسە بووم لە سەرەتاییە هەر کار قورئانمانە کرد و کارگەلی قورئانی مەدرسەمان ئەنجامەدا. لە خزمەت بەعزێ لە ئوستادگەلا بووم کە دوایی هاتم لە خزمەت کاک ئەمین ئەسەدیشە مدارسەمان کرد و زەحمەتماندا پێ و هەمیشەش مەدیونیم. لە ئەسڵا کارە قورئانیم لێنۆ شڕۆکە. مامۆسای جەنابتان مامۆستا ئەمین ئەسەدی بووە؟ بەڵێ بەڵێ. تەواو.
لەشتان ساغ بێ ئینشاءالله. سلامت بیا. مامۆستا هەستم کرد دەنگت جیاوازی چیتیا هەیە و حەزەکەی تەقلیدی کەسێک بکەیتەوە، ئەو کەسە چێە؟ والله قاریەکان هەمویان باشن، من حەز بە سایانەکەم، وەڵێ مەرحوم ئوستاد عەبدولباست، ئوستاد بنشاوی، ئوستاد کامل یوسف، ئەم سیانە من فرە حەزم لێیانە، بەڵام ناتوانم بێژم خوێندنت زیاتر لە شێخ کامل یوسف نزیکتر نییە؟ بیشتر حەز بە کامل یوسفەکەم، هەرچەند ناتوانم ئەوە کە ئەو ئوستادە توانیە بیخوێنێ من کامل هێنکەم، هەر کەسێک بە ئەنازێ توانایی خۆی بەرحاڵ منیش تاوجێکە کە بتوانم استفادەکەم لە سایان. موفق بن ئینشاءالله. مامۆستا جەنابتان پێشنوێژیەکەن لە مزگەوتە؟ طبعا جۆری خوێندنی پێشنوێژی جیاوازە لە قرائی محفلی. دقیقاً پێشنوێژی بەرحاڵ بە سورەتە تەرتیلە، ئەوەی کە سرعەتێک متەوەسطە، وەلێک قراءەتی مەجلسی سرعەتی کوندە، بەرحاڵ ئەو جۆرە ناکرێت لە ناو نوێژە حاڵەتی معنەویەتی کەمترە کاتەوە بە نەزەرم، من خۆم ئەوەیە لێ دەرکرد. پێمان خۆشە نمونەیەک لە پێشنەژیمان پێشکەش بکەی بە سورەتی فاتیحەوە، واتە سورەتی فاتیحە و دواتریش سورەتێکمان فەرموو. هەم لە خزمەتتان. أعوذ بالله من الشيطان الرجيم، بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين، إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم، إنا أنزلناه في ليلة القدر، وما أدراك ما ليلة القدر، ليلة القدر خير من 1000 شهر، تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر، سلام هي حتى مطلع الفجر. ما شاء الله، تنكتان نرزي يا أخوة. مامۆستا لە قراءەتی مەحفەلیە بەشداریتان کردووە لە هیچ شوێنێکە لە ناو سنە لە دەرەوە؟ وەڵاهی لە ناو سنە کە بەڵێ بازێ لە شارەکانیش چووگم، وەکو کوێ بۆ نمونە؟ وەکو بانە محفلێ سازمان تەبلیغات ئێنە چووگمەسە خزمەتیان تلاوەتم کردگە لێنە، و لە شار سنەیشە لە تەرتیلخانیەکان مانگ ڕەمەزانە هەر بەشداریمان کردێ تەکبراکانە، محافل ئۆنس با قورئانیش کە داوەتەکەن لە قاریگەلێکە لە میسر و تەشریفیان هاوردەوە لە ناو ئێرانی شاهر بازم حضورمان بووگە و بەرحاڵ خوێندەکمە و لە خزمەتەوە ئەساتیدە بووگە. موفق بن ئینشاءالله. ئەگەر بچمە سەر باسێکی بانک مامۆستا، ئێوە حتمما بانکتان فەرمووە، زیاتر بە بانگی چ وڵاتێک سەرسامن و حەستان بە ئەدای ئەو جۆرە بانگە هەیە؟ وەڵاهی ئەوەی کە من حەزم لێیە ئەوەڵەن سەبکی عێراقی بێ ئەنازە خۆشم پێێتێ، مەخسوسەن بۆ تەرتیل باش، و بە نەزەرم شێوە سەبکێک و سایک فرە مەتین و حەزینی هەست، ماشاءالله، و بە ڕۆح قورئانە خوات جوانە. خۆم حەزەکەم لەو بواریشە و تانازەی هەروە کارمەکرد، وەلێ ئەوەی کە بەرحاڵ خۆتان ئوستاد بوو من لە حضور جنابتانە استغفر الله هەروواقعانێشم ئەگەر نمونەیەکیشمان پێشکەشکەی خراپ نییە بزانین. وەڵاهی ترسم ئیراد فرێت بەڵام بۆ تەرتیل من سەبکە عێراقیم پێ خۆشە، لە بانگیشە هەر پێم خۆشە ئەو حاڵەتی حەماسیە هەست، ئەوە کە داوەتەکە مردم کێشێ بەرەوە بەحسە دین و بەحسە نوێژ خوێندن و ئەوانە جوانە، ئەوم پێ خۆشە. جا پێمان خۆشە نمونەیەکمان پێشکەشکەی بانگێکمان بۆ بفەرموو. بانگ من فرەتر حەز بە
صايوستان من شاويەکەم لە زۆر باشە بانگەکانە ئەگەر بکریە حەزەکەمەوە فەرموو. لە خزمەتانە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله. أشهد أن محمد رسول الله محمد رسول الله. حي على الصلاة لا حول ولا قوة. حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله. حي على الفلاح ما شاء الله ما شاء الله. حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله. دەنگتان نەڕزێ مامۆستاجان، ماشاڵڵاتان لێوێ، دەستان خۆش بێ و لەشتان ساق بێ. نوشتان اسمنونم موفق بن یا ربی. مامۆستا شارەزایی مەقاماتتان هەیە بڵین مەقاماتی ئەساسی؟ والله هم لخزبتان أروى كارمان كرقة بلي ینی بۆ نمونە لای خۆت چ مەقامێک زۆر تایبەتەوە حەزی پێ ئەەکەی زیاتر قورئانی پێ بخوێنی؟ بيشتر من حزم لبيات وشوارقاس بەڵێ أو دوانە فرە حەزەکەم هەرچەند ئەوان تریش بەس بەستگی هەست هەر کەسێک هەر ئوستادێک ئەو کەسە کە قورئانەکە تیلاوەتەکە چۆن بیخوێنێ جوان. هەرچی شارەزایی بیشتر بێ ئەتوانێ هەر ئەو مەقامە ڕێک و پێک ئجراکە هەر مەقامێک بێ. مامۆستا ئەو حڕیەتەی جاری وا هەیە لە ئەدای مەقام لە بابەتی ئینشاد هەیە لە قورئان نییە. بۆ نمونە لە بابەتی ئینشاد و قەسائیدا ئەتوانی حڕتر ئەدایی هەندێک مەقامات بکەی وەک لە قورئانی پیرۆز. بەڵێ لە ئەناشید و مەقامات لە بەحث مەداحی ئەو چکەلە بەرحاڵ دەست و کۆتاترە، وەلی لە بەحث قەرائەت قورئانە تلاوەت بەرحاڵ قودرەتی مانۆڤری بیشترێکە. قەت خوتان داوەتە بابەتی ئینشاد قەسائید و مەداحی بەعزە و وەختی بەڵێ بۆ چەنە ئەگەر شتێکمان پێشەشکی سوپاسە دەکەین هیچەکەمان لە خزمەتتانە. خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مانگی پیرۆزی ڕەمەزان یان هەر بابەتێک خۆتان پێتان باش بێ. وڵی یەکێک لە هێنەکان ئەسماء الله وەلی ئەوە بەرحاڵ و دانە شاید فەرموو ئەسماء الله شەرە بێ زۆر زۆر باشە. من هێنەکەیم حیفز نییە بە تەرتیب بەڵێ بێژم باش یەکێکتر کە لە زەهنما ئەیخوێنبان. فەرموو فەرموو. سبحان الله سبحان الله سبحان الله
سبحان الله سبحانك ربي سبحانك سبحانك ما أعظم شانك سبحانك ربي سبحانك سبحانك ما أعظم شانك ندعوك ونرجو غفرانك ندعوك ونرجو غفرانك ربي سبحان من غمر الوجود بنوره فضلا ولا تحصى له آلاء سبحان الله سبحان الله سبحان الله. بارك الله فيكم. سبحان الله ما شاء الله. دەنگتان نرزێ دەستان خۆش بێ. ئێمە لە کۆتایی ئەم بەرنامەیە پێمان خۆشە پەیامی جەنابەت بزانین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بۆ بەرنامەی سەدای زێڕین و بۆ کەناڵەکەمان بە خۆشحاڵیەوە کە میوانداری جەنابتمان کرد. خواهشەکەم من ئەو شتێکە بزانم لە مانگی ڕەمەزان پڕە لە خەیر و بەرەکەت. الحەمدولله. ئینسان نیازی هەست بە مانگە. یعنی ئەگەر ئەم مانگە نەبێت شاید ئینسان بە تێکڕا تیا ئەچێ لە نەزەرە ڕۆحیە و حتا لە نەزەری جسمیەوە کە ڕەمەزان چەندی مفیدە فایدەی هەست بەتاکید ئینشاءڵڵا کە گشتمان بتوانین باش ئیستفادەی لێکەین و ئەو تەقوا کە لە خوا لە قورئانە باسی ئەکا کە لەعەلەکم تەتەقون بتوانین ئەو تەقوا لە ناو ڕەمەزانە دەرکی کەین و بە ئیمانمان بیشتر ئیزافەکەین و بتوانین دوای ڕەمەزانیش حداقل تا ساڵ بعدی کە تێتەوە بتوانین بڕکەین هەر ئەو معنویەتە لەگەڵمان نابێت. ئینشاءڵڵا دەشتان ساک بێ ئینشاءڵڵا خوایش تەوفیقی ئەوە بات و هەر لەم بوارە و کارکەن و ئینشاءڵڵا دەستێوەش خۆش بێ. لە خزمەتانە سلامەت سوپاس دەکەین. ختامی بەرنامەکەمان هەمیشە میسکە و قورئانی پیرۆزە پێمان خۆشە چەند تر لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنن زیاتر لەوەی کە پێشۆکەنتان ئینشاءڵڵا. حتمەن خۆش بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. الله 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 الله. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. الله. ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون. الله 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 الله. ولكم فيها ما
تدعون نزلا من غفور رحيم. الله. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا. الله. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. ما شاء الله. ولا تستوي الحسنة ولا السيئة. الله. ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله. الله. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم. صدق الله العظيم. جزاكم الله خيرا. أحسنتم مامۆستاجان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، زۆر بە خۆشحاڵیەوە لە مزگەوتی دارولإحسانەوە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان سوپاس و پێزانینمان هەیە بۆ میوانی بەڕێزمان مامۆستای خۆشەویستمان، هەروەها بۆ ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست کە تا ئەم ساتە وەختە لەگەڵمان بوون. داواکارم لە ئەڵڵا تەعالا قورئان بکە بە نووری دڵمان و چرای ڕۆشنکەرەوەی ژیانمان، هەروەها لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تاعات و عیبادەتمان قبول فەرمێت ئینشاءالله. تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم، لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوو اللهی وبەرەکاتوه.